ئاکینگ باید ئادنی تەمەن 27 ساڵ سەرەتا گرفتی ئەوەی هەبوو لە منداڵیدا توانای خوێندنەوەی نەبوو. ئەو لە قوتابخانە و بوارەکانی تری ژیاندا لە تێکۆشاندا بوو تا لە کۆتاییدا لە تەمەنی 22 ساڵیدا تووشی نەخۆشی دێسلێکسی بوو. ئەو نەخۆشیە وا دەکات کەسەکە توانای فێربوون و خوێندنەوە و حۆنجەکردنی کەم دەبێتەوە. مەزەندە دەکرێت ئەو حاڵەتانە لە سەدا 9 بۆ لە سەدا 12 دانیشتوانی جیهان پێک بهێنن. پاش دەستنیشانکردنەکە ئادنی هەوڵی دەدا شێوازی دیکە بدۆزێتەوە بۆ زاڵبوون بەسەر تواناکانی و نەخۆشیەکەی خۆیدا بۆ ئەوەی بتوانێت بەردەوام بێت لەسەر ژیان و خولیاکانی خۆی. پیکرساز و دەرچووی کۆلیژی تەکنۆلۆژیای یابا لە شاری لاگۆس لە نایجیریا ئێستا کارەکەی بەکاردەهێنێت بۆ قسەکردن لەسەر ئازارەکانی ئەو. من کێشەم هەبوو لە بواری فێربووندا کە تەمەنم گەورەتر بوو بەهۆی ئەوەی کە کێشەی فێرکاریم هەبوو نەمدەزانی چۆن باش بخوێنمەوە. لە ڕاستیدا کێشەیەکی گەورە بوو، بەڵام بە تێپەڕبوونی کاتێک گەورە بووم زانیم کە گرفتی خوێندنەوەم هەیە وەک نەخۆشی و دواتر باشتر دەستم کرد بە باشکردنی. ئێستا دەتوانم لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە باشتر باس لە خۆم بکەم. ئادنی بەو کارە هونەری ناسراوە کە بەرزیەکەی 8 پێ بوو کە دوایەمین پرۆژەی بوو لە قوتابخانە. بە زیاتر لە 8,000 چلکەش قارتە دروستکراوە و ماوەی 3 مانگی خایان تا دروستی کرد و لە ئێستادا لە مۆزەخانەی هونەری یابا دانراوە. ئادنی دەڵێت شوێنگەیەکی گونجاوی بۆ خۆی بەدەستهێناوە چونکە ئەو زیاتر چلکەش قارتە و چلکەی ددان لە هونەرەکەیدا بەکاردێنێت. پرۆسەی وردی دانانی پارچەی بچووکی چیلکەکان لە چینچینی هاوشێوەدا ئەو شتەیە بۆ ئەو کەسەی کە ئەو نەخۆشییان هەیە کە ناتوانن بە ئاسانی بنووسن و بخوێننەوە. ئەو بووەتە هاندەری ئەو کەسانەی کە گرفتی خوێندنەوە و نووسینیان هەیە وەک نەخۆشیەکی درێژخایەن ساز و ئارام بن لە هەوڵەکانیاندا. بڕیارمدا دروستی بکەم تەنیا لەبەر ئەوەی نیشانی بدەم ئەو کەسانەی نەخۆشی گرفتی خوێندنەوە و نووسینیان هەیە دەبێت بەردەوام بن لە هەوڵدان بۆ خوێندنەوە هەرچەندە سەرەتا ناتوانن بخوێننەوە، بەڵام دەبێت بەردەوام بن لە خوێندنەوە و خۆتەرخانکردن و دەتوانن باسی کارەکانیان بکەن و لەسەر کارەکانیان بنووسن و بەرگری لە کارەکانیان بکەن و دوجار لە ڕاستیدا خەڵک ڕێزیان لێدەگرن و بایەق بە خۆیان و کارەکانیشانەدەن. کارەکانی ئەو بریتین لە ریالیست ئێمسی و پەیکەربەندیەکی ڕاپەڕی ئەمریکی جەی کۆڵی دروست کردووە. ئادنی هونەری چیلکەی ددان و چیلکەش کارتەی دانەهێناوە. ئەو دەڵێت ئەو هونەرە دەیان ساڵ لەمەوبەر لەلایەن هونەرمەندی ئەمریکایی ستیڤن جەی پاکمانەوە بەرهەمهێنراوە. ئەو هونەرمەندە نایجیریە تاکە کەس نییە کە داوای پشتگیری زیاتر دەکات بۆ ئەو کەسانەی نەخۆشی گرفتی خوێندنەوەیان هەیە.